هەروە کە مەبەستم بوو لەم گۆرانیە کە لێمدا هاتەوە یادم شەوێکی قەندیل و بیرتان تێرمەوە کە ئەوسا شعریان ئەوت ئەیانوت لەسەر قەندیل و شاهۆ و نەکەرۆز ئەڵێت گەلی کورد نەورۆستان پیرۆز قەندیل شاهۆ نەکەرۆز کریابوو بە مەکانە ئینسانە شۆڕشی ئینسانێک کە قیام ئەکا بەرامبەر بە حکوومەت بەڵام ئەڕواتە ناوە کەژوکێو بوو بە مەکانە ئینسانە شۆڕشی ئێمە مەکانە خەڵکمان دروست نەکردگە و من لەم دیبەیتەی ئەمشەو ماگەرەکمە جواوە ئەقڵە سەلیم بدەمەوە جواوە پاساوەکانە سەر زوانە خەڵکی بدەمەوە کە خەسیاگی بێئیرادەیی و شانۆگەری لە ناوە ئێمەی خەڵکا دروست ئەکات بەرامبەر بە حرەکەت و ڕەوتێک کە مامۆستایان کردگیانە من کۆمەڵێ شتان وە بیرتێرمەوە وەکو ئاوێنەیەک کە جوانی و قێزەونی بە یەک چەشن نیشانەدات و کاری ئینعکاسدانە واقعیەتە من بۆ خاترێەوەی بەر بە پاساوە خەڵکە خەسیاگ بگرم خەڵکە خەسیاگێک واگەرەکێ لە ڕووکەشەوە خۆی محتەرەم نیشان با حەز ئەکا بەوەی محتەرەموێ بەڵام هەڵس و کەوتەکەی لە پشتە پاساوێکی نامحتەرەمانە بە شوێنە کۆمەڵێ ئستدلال و سوار ئەکا مەسەڵەن کاورا ئێژێ تەنانەت ئێمە حیچێکمان بۆ ناکرێ ناڕۆینە ئەوێ کاکە تۆ بۆ حیچێکت بۆ ناکرێ ناڕۆیتە ئەوێ ئەی چۆ من لەم بریتانیا ئەتوانم دەیان یار خۆم بەهەنێرم و ڕەنج بکێشن لەگەڵ مامۆستایانە تۆ ناتوانی براکەت بەهەنێری ئامۆزات بەهەنێری دایکت بەهەنێری برات بەهەنێری ڕەفیقەکەت بەهەنێری کاکە تۆ مامۆستا گۆرانێک کە دەست شعرێ بۆ ئێژێ بڕوانە شاییە چۆپیە لەو ماڵە کەنشکەکەیژێ گوڵ نەبێ بۆ سرم ئاڵ چەپکێ زەرد چەپکێ نایم بۆ زەماوە نایم بۆ هەڵپەڕکێ کوڕەکە ئەڕوات لە باخچەی پاشا گوڵ بێرێ فیشەکێکی لێ ئەدەن ئەکوژرێت کاکە تۆ ناتوانی فشار بە کەپڵەکە بێری بڕوات لەوێ بەشداری کات هاو ڕەنج بێت فشار بە دۆسەکەت بێری بە خۆشەویستەکەت بێری بە شووەکەت بێری بە ژنەکەت بێری بە براکەت بێری بە ئامۆزاکەت بێری تۆ کەسە خەڵکی تۆ خۆیشکە خەڵکی تۆ برای خەڵکیت تۆ هێزە کۆمەڵایەتیت هەست چۆن حیچێکە لە دەست نایێت ئەفەرمووی حیچێکم لە دەست نایێ با من شتێکتان وە بیر بێنمەوە ئەم هەرێمە کوردستانە وا مەشیایە بوایەوە دایک و قوتب کوردایەتی و ئێمەی فێرەوانەی کوردایەتی کردایە ئێمەی فێرەوانەیە خەسیاگی کردەگە وا لە کەلامەکان ئاغای شێرکۆ بێکەس باسە چی بکەم ئیستا من باسی چی بکەم ئێوە ساڵهاس ئێژن مەدرسەی مناڵەکان تەعتیل بووگە کێ ئەم کۆمەڵگا پەروەردەکە مامۆسا پەروەردەیەکە مامۆسا ئیستا وانە لە مەدرسە نایژێ وانەی بردگەسە خیابان تۆ لە وانەکەی خیابانە مامۆستا حزورت هەست تۆ لە وانەکەی پای تەختەی مامۆسایشا حزورت نەبوو ئیسەیچە نازانی دۆی دادە ڕژیا کێ ڕژاندی دارا دووداریدی چۆن دووداریدی جا هەڵە گەڕێی تۆ لە نەمایش درۆزنانە کە مامۆستایان ئینسانگەلە گەورەیەکن ئێمەیان فێرە خوێندن کرد مامۆستایان ئێوە فێرە فرش شتێگەکەن تۆ فێرەویت مامۆستا ئیستا وانەی لە مەدرسە دانەنیاگە وانەی بردگەسە جێگەیەکی تر تۆ لەم مامۆستا کە وانەی برگەسە جێگەیەکی تر لەسەر کلاس یا حزور پەیاکەی باوە بیرتان بێرمەوە هەر لەم ئەدەبیاتە خەسیاگە کوردایەتیە تەنانەت ئەویشتانە لە بیر نییە هەر لەو پارادایم شیفتە 57 شعرێکیان ئەوت ئەیان و پاش ئەوەی کە خۆر هەڵدێ پرشنگ ئەخاوتە سەردێ خوێندەواران دێنە دەر ڕێی مەکتەب دەگرنە بەر لە نێو کۆمەڵی ماڵان بۆ خوێندنی مناڵان ماوڵێکی زۆر وێرانە کراوەتە قوتابخانە کاکی مدیر بەیانی بەر لە خوێندەوارانی ئەڕوات و لەبەر دەرگا ماوەی هاتوچۆ ئەکا ڕەوشتە کاکە مدیر لاوە ژیر و ڕۆشنبیر لە نێو دڵی خەڵکی دێ بە جوانی گرتوویە جێ یاری هەژارەکانە هیوای نەدارەکانە لاوێکی چاک و ڕووخۆش کوردی وێژ و کوردی پۆش بەڕاستی خەڵکی ئەوێ گیانیان بۆ مدیرەوێ ماوەی تر مەکتەبی دێ گەرم ئەبێ بە سرودێ لە پەنجەرەی پورتوکا و تیشتی خۆر ئەداتە ناو مامۆستا وەکو جاران ئەڵێ بە خوێندەواران
دیسان ڕۆژی شەمبەیە کاتی پرسینەوەیە وریا تۆ هەستە سەر پێ دەرسی پێشوم پێ بڵێ ئاوێنەی چی بێ وەک چی تێوێنەی چی پێ وەک چی لە ئەلفەوە تاکوویێ هەرچی دەزانی بیڵێ وریا بیر ئەکاتەوە وەڵامی ئەداتەوە ئاوێنەی ئاوارە ئاواتی ئەو هەژارە بێ وەکو برسەتی پێوێنەی پێپەتی تێ وەکو تاڵی ژین تاریکی و تێکۆشین کاتێ شتێ نازانێ بۆ منداڵان ئەڕوانێ نون بە وێنەی نەدار هێ بە چەشنی هەژار کاکی مدیر هەڵدەستێ بەرامبەریان دەوەستێ یعنی شاگردەکان تا ئیستە بە خەسیاگی قسەیانە کرد وتی ئاوەکو ئاوارە بێ وەکو برسەتی پێ وەکو پێپەتی کاکی مدیر هەڵسا سەر پێ وتی نا ئەم وانە فڕە بدەن دەرسە جەدیدتان پێژم کاکە مدیر هەستا هەڵدەسێت بەرامبەریان دەوەستێت ئەڵێ بەسیەتی ئیتر دەستکەینە باسێکی تر هەتا من لە بیرم بێ ئەم وشانە ئەگوترێ یعنی خەسیاگی خۆ بە قوربانی زانیگی تاکەی دەرسی دڵتەنگی تاکەی دەردوو بێدەنگی ئیتر لایەن بن لە بیر ڕووکەنە ڕاو تەدبیر منداڵەکان مات ئەبن دەرسی تازە گوێگرن بێدەنگی قوتابخانە پڕ دەبێ لە موشانە ئاوێنەی ئازادی ئاڵای ئاوات و شادی بێ وەکو بیرەوەر تێوێنەی تێکۆشەر سێ وەکو سەربەستی سەر و سێدارە و سستی منداڵ بە یەک دەنگەوە دەڵێن بە ئاهەنگەوە خێ بە وێنەی خەبات خوێندن و خوێن و خەڵات کاف وێنەی کوردستان کورد و کۆمەڵ و کوێستان مامۆستا کە لە مەکتەبە وانەی حکوومەتی بۆتان ئەیوت ئاوێنەی ئاوارە ئەوێ تەعتیل کرد هاتە ناوە شەقام وتی ئاوێنەی ئازادی سێ وەکو سەربەستی کوان ئێوە بە شێوەی نەمادین ئائیستە چادر و خەیمەگالێ بدەن تا مامۆستای مانگرتوو بە سرۆمەکەی دەستیەوە بە زوانە وشکەکەیوە وانەی ئازادیتان بۆ بێژێت بیست دانە مناڵە خۆتان بردەناوە ئەو خەیمەدانی شێت وانەی جەدید فێر بوێت تۆ لە ئەلفوبێ چی حاڵیتەوێت چۆن بە فێربوونە ئەلفوبێ ئەبی بە ئینسانە گەورەیە وەختی تۆ گەورەترین وانەی مێژوو فێر ناویت یعنی ئێوەمانانێک کە ئەفەرمون مامۆستایان خوێندنیان ڕاگرتووە مامۆستایان وانەوتنیان ڕانەگرتگە تۆ شاگردە باشێک نییەی تۆ وە بەر دەرسە مامۆستا ناکەوی تۆ لە کڵاسە مامۆستا حزور پەیان ناکەی تۆ ناڕۆی وانەی جەدیدی لێ فێر بووی تا برسێتی و ئاوارەیی و تێهەڵدریاگێوە خۆت پێگرتگە لە بیرت بووە تۆ ڕوویگە مانی گرتگە تا تۆ بجوڵێی تا تۆ بڕۆی لە تەنیشتیا خەیمەدا بنی تا ئەو دەنگی دلێر وێ تا ئەو زۆرە دەسی بێ تا ئەو یارمەتی داوێ کە کۆمەڵگا بە تەعەیون بگاوە خۆی دەرخا بەسەم خەسیاگیە درۆزنانە تۆ چمانی دەسەوامە کۆمەڵایەتی دوا لە بیرە چمانی خەریکی ئەڕۆی بۆ عەیادەتن نەخۆش دەسە گوڵ ئەوەی بۆ ئەوێ ساعەتێ لەوێ خۆت دەرەخەی وەکو ئەحمەق فیلم لە خۆتەگری کوا تفکەرانە ئازادی کوان لە گرامەشەیە حزوریان بوایە کوان تفکەرانە ئازادی کوان تۆ فکرەکەی بڕۆیتە ئەوێ بە شێوەی تەقلیدی و نەمایشی خۆ بخەیتە بەرە دووربین وانەی مامۆستا فێروگی ئەگەر ئێمە شاگردانە بەردەسە معلمین بووین معلمین ئەلفوبێیان فێر ئێمە نەکرد معلمین بە هەڵسو کەوتیان ئینسانیەتیان فێرە ئێمە کرد گەورەییان فێرە ئێمە کرد کە زۆڵیە مامۆستا کە زۆڵیە مردمێکی وا لە شوێنە کە زۆڵیە مامۆستا شاگردت تێ هەڵدریاک دروسەکات دایکان و باوکانە درۆزن کوا مناڵەکانتان ئیستە لەوانەی چادرە مامۆستایان
بە مامۆستای سکبرسیمان گرتوو بۆ ئازادی و بۆ کەرامەت تۆ لەوێ فێرە دەرسە کەرامەت بوایتە، دەرسە یەکگرتووی بوایتە، دەرسە بە کۆمەڵگابوون بوایتە، دەرسە کورتبوون بوایتە. کوان ئێوە گەشتتان کەوتگرن نەمایشکردن تا لە نەمایشە خۆپیشاندانە حیزانەیە حاکمیەتە شکست بێرن بە وانەیە گەورەیە مامۆستایان. مامۆستایان وانەی خۆیان وت تۆ ئەم وانە فێر بوویت، تۆ دەرسە گرت، تۆ ئەتوانی بە کردە دەریبێری، تۆ ئەتوانی هەڵس و کەوتی پێ بکەی، تۆ تەوەقع چیەکەی بۆ چی بێسیاگی کێ بێت نەجاتت بدا لە زوانە خەسیاگ ڕستەی خەسیاگدا. هایتە گشتتان نەمایشی بوون، هایتە گشتتان شانۆگەر بوون، درۆزن بوون. ئائیستە ئێشێ خەیمەیەک بکرێتۆ بەناو خەیمەیە شاگردانێک کە هاتگن دەرسە لە مامۆستایان بگرن. نە منداڵ، ئێمە گشتمان ئەمڕۆ شاگردین، ئێشێ بڕۆین لەوێ و خەیمەیە گەورەیە شاگردی لە بەرامبەرە مامۆستایانە دابنێین تا فێر بووین. نیچە ئێژێت شاگردێک کەوە پێشە مامۆستاکەی نەکەوێت، جواو بە زەحەماتە مامۆستاکەی نەداگەسۆ. با ئێمە بڕۆین وانە بگرین و پێشیان کەوین، پێیان بێژین خاس لە ئێوە فێر بووین، لە قۆناغێکەوە بەرەو قۆناغێکی تری ئەبەین. چۆن ئەم ئەدەبیاتتانە فرامۆش کرد؟ کاکە مدیر بەرامبەر بە مناڵەکان و بە هیوا وتی بەسە ئیتر ئەدەبیاتە خەسیاگی، بەسە ئیتر بێوەکو برسێتی، ئاوێنەی ئاوارە، ئاوێنەی ئازادی، سێ وێنەی سەربەستی کێوەکو کوردستان. بەسە کاکە تۆ کەی گەرەکتە لە وانەی مامۆستایان فێر بووی؟ کەی گەرەکتە لەم کلاسە دەرسە حزورت بێ؟ کەی گەرەکتە لە سەخافەت و درۆزنیە خۆتە لە پاساو هێنانەوە بۆ چهرەیە زشت خۆتە گەرەکتە خۆت هەم بە ئینسان و هەم بە قارەمان و هەم بە مرۆڤ دۆست و هەم بە پێشەنگ بزانی؟ تۆ درۆ ئەکەی و قبول کە تۆ درۆ ئەکەی. محەممەد پێغەمبەران ئەگەر معلمە ئینسانیەت بوون بە هەڵسوکەوتیان معلمە ئینسانیەت بوون. محەممەد لە ئەشکەوتە حرا وتی یەکێ پێم وتی ئقرە بسم ڕەبیکە الەزی خەلەق، نەیوت سکم هاتە ئێش، نەیوت قاڕ و قوڕە معدەم بوو، نەیوت خەون و خیاڵ لێمیداگە، نەیوت دەسە غەیب لێ مۆشیاگە، هاتە دەرەوە وتی خوا منی مەئمور کردگە ببم بە ڕەسوڵە مەردم. دەی خۆ ئەمە سروەتی تیا نەبوو، لەشکرە مەلایکەی تیا نەبوو، سیارەی درع و تەنکە ئەبرامزی تیا نەبوو، دەربەدەری تیا بوو، کینە و نەفرەتی قڕەیشی تیا بوو، تەوتەئەی کوشتنی تیا بوو، هەجمە و هێرشە قڕەیشی تیا بوو، شەعبە ئەبی تالەبی تیا بوو، هجرەتی تیا بوو، شەڕی تیا بوو تا توانی فەتح مەکە بکە. تۆ لە محەممەدە پێغەمبەر لە معلمە بەشەریەت فێر بوویت؟ یا تۆ بەناوە محەممەد ڕۆژێ 1 ملیۆن جار درۆ ئەکەی، بەناوە محەممەد 1 ملیۆن جار حەجە عومرەیە کەزایی ئەچیت، شانۆگەری ئەکەی. مامۆستا وانەی دانیاگە هەر کەسێ گەلە کێسی فێر بێت ئا لە ئاوارە و بێ لە برسێتی و پێ لە پێپەتی بگۆڕێت بە ئا بە ئازادی، سێ بە سەربەستی، بفەرمێت بڕا فێر بوێت. بەسەیترم خەسیاگە مامۆستایان بە هیچ کوێ ناگەن، بە کوێ گەرەکیانە بگەن. مامۆستا وانە ئێژێ تۆی شاگرد فێر بوویت، تۆ فێرەویت؟ بە کوێ گەرەکێ بگات؟ ئەو معلمە و تعلیمەدا تۆ فێرەویت؟ 2000 جار دەرس لە مەدرسە پێژێ تۆ فێرەویت؟ دەرس لە کۆمەلگا پێتێژێ تۆ فێرەویت؟ ئەو تۆ پەروەردە کاتا تۆ کۆمەلگاوە دەست بگری، تۆ کۆمەلگا توانیوە دەست بگری تا بزانین عاقبەتی ئەوێت و چیت بۆ بکە. مامۆستا چیت بۆ بکە؟ مامۆستا ئەوەی بۆ تۆ کردگە تۆ ئەتوانی ئیدامەی بەی؟ خۆ مامۆستا تۆ ناکاتۆ دکتۆر، مامۆستا تۆ ناکاتۆ فیلسوف،
تۆ دەرس لە مامۆستا ئەگری حرەکەتەکەی لە مەسیرێکا کە ئەبی بە فیلسوف ئەمە حیچی لێ نایەتە دەرەوە لەبەر ئەوەی تۆ خەسیاگی بۆیە حیچێکی لێ نایەتە دەرەوە کەواتە ئێوە تەنانەت ئەدەبیاتە خۆتان فێر نەوگرن کاکە مودیر ناناسن وەگەرنە وانە تەعتیل لەوگە لە مەدرسەی فاسدە حاکمیەت و هاتکەسە ناو شقام مامۆستا سرۆمی هەڵوەستگە و پاڵکەوتگە و سەرمالێ ئەدات وانە ئێژێتەوە وە تۆ لەوێ نییە کە ئەم وانە بگریت تۆ تەنانەت بە ڕەنجەکانە مامۆستا سوخرەکەی ڕوویگی دانیشتگی شانۆگەری پێوەکەی سۆحا ئەم خەڵکە ئێشێ بڕوا خەیمەی وانەی مامۆستایان لێ بدات بە ڕەش و بە پیر و بە جەوان و ئێشێ بڕۆن لەو کڵاسە دەرس وەربگرن 70 ساڵە بێت احتیاجت هەست تعلیم و تعلمت بدەن و عەلی بن ئەبی تالب وتی هەر کەسێ وشەیە فێرە من ئەکا بە کۆیلەی خۆی کەواتە ئەم قسە درۆزنانەوە مامۆستا مەدرسەی تەعتیل کردەگە مامۆستا لە جێگەیەکە وانەوتنی بە شێوەیەکی تر تەعتیل کرد لە شوێنێکی ترا دانشگای دانیاگە دانشگای شەقامی دانیاگە دانشگای کۆمەلگای دانیاگە و تۆ مەشیای حزورتی ئاپەیا کرد تۆ حەد لەسەر قەوانەکەی جاران تۆ حەز ئەەکەی بەمە منفعەتی واتیا خۆت پانەوەکەی تۆ بێژی ئاوێنەی ئاوارە بێ وێنەی برسێتی پێ وێنەی پێپەتی خەڵکە برسی و هەژار و تێ هەڵدریاک لە کاتێکا مامۆستایەژی وەکو ئازادی سێ وەکو سەربەستی خێ وەکو خەبات فێر بووی ئەگەر فێر بووگی بسم الله بڕۆ لەسەر دەستە ئەو معلمانە فێر بووە بڕۆ شاگردی بکە و بڕۆ دەرسێکە فێر ئەوی بەکردەوەی دەربێرە من ئەمزانی تاریکە سەڵات داتێت بەڵام ئامدانە لەبەر سەرماوە لە ناو ماشینە بە تاریکە سەڵات و ئەو لایڤەم کردەوە بفامید ئەگەر ئێوە بە دیارە قسەکانە حکوومەتە هەرێم و دانیشتگەن تا خۆتان وە دەرنەخەن دا بزانین بەرەو کوێ ئەچێت دەسە مەئامرەی واتە تۆ بڕۆ پشتە کاورا تۆ بڕۆ لەوێ بێسە ببە بەهێزە کاورا دەنگی دلێر کە تا ئەو مەعامڵە نەکات تا ئەو هەستە بە تەنهایی نەکات هیچ کەسێک لە منزەر قودرەتەوە خۆ نادۆڕێنێ ئێمە چون قودرەت نیین و هێز نیین و خۆمان دەرناخین گشتمان دا تاک بە تاک دۆڕیاگین گەرەختە نەدۆڕێن تۆ ڕوویت هێزیان پێبەی ئەوان نەدۆڕێن تۆ ڕوویت ئەو بە پشتوانەیە ئەو هێزەی کە کۆی کردگەسۆ لەوێ بنەڕێنێ بەسەر کاوراتی هەڵدات پێی بێژێ دروست نەڕۆیتە ڕێوە دروست ئەەکەم بە پشتیوانی ئەم هێزە کورە کاورای کاول خومینی لە بەهشتە زەهرا وتی من بە پشتوانەیە این مردم توی دهنە این دەوڵەت میزەنم وتی من بە پشتیوانەیەم خەڵکە لێرە کۆبوو گەسۆ ئەدەمە ناوت دەمە ئەم دەوڵەتە خومینی وتی تۆ ڕوویت لەوێ حزورە هەزاران نەفەریت بوێ چادر دابنەی دانیشی نەخۆ پیشاندانە ئەحمەقانە بکەی تۆ ئالەوێ دانیشی تا ئەو بێژێ من بە پشتوانەیە ئەم خەڵکە لە ناوت دەمە تۆ ئەدەم کاول لە ناو نەمایش و سەقەتیت ئەدەم کاول کەواتە ئەمە ئەرکە سەرشانە ئێمەس ئێمە ئەرکە سەرشانە شاگردانە وەکو ئێمەس وا شاگردی کەین لەوانەی جەدیدا مێ وەکو مقاومەت کێ وەکو کەرامەت ئاوێنەی ئازادی تا تو بفامی ئەگرا کۆمەلگای ئینسانیە تۆ ئەسەن ئینسانە پێشڕەوە ناسی کاورای نەمایشیە کاول من تەوەقۆمە کرد خەیمە لەسەر خەیمە خەیمە لەسەر خەیمە ئایسە لە تەنیشتە خەیمەی مامۆستایان و دانرابێت هەر کەسێ فرە حەزی بە تعلیم و تعلمە مامۆستا وانەی دانیاگە خەیمەی وانەی مامۆستایان لە شەقام و لە تەعەیونگای خەڵکیۆ
بەرقەرارکەن حزوری پیا بکەن لە پیای 90 ساڵە لە ژنە 90 ساڵە تا منداڵە 9 ساڵە. وا دەرسە گەورەیەژنەوە ئەمڕۆ، وانەی گەورەیەژنەوە ئەمڕۆ.